ناسناوی ڕاگەاندن و ڕۆژنامەنووسی و کاری ئەدەبیم ئارام شەمێرانی ساڵی 84 لە هەڵەبجە لەدایک بووم. هەڵگری بڕوانامەی دبلۆمم بەشی وەرزشی پەیمانگای مەڵبەندی مامۆستایانی هەڵەبجە ساڵی 2003 بۆ 2004. بیرۆکەی دروستکردنی ئەم گەلەریە بۆ ساڵانی لەمەوە پێشەگەڕێتەوە، بەڵام جێبەجێکردنکردنەوەکەی کەوتە ساڵی 2022 ڕۆژێ پێش یادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە کە 15 سی 2022 لێرە کردمانەوە. ئەو وێنانی کە لەناو گەلەریەکەی بین بەرهەمی ڕەنجی 19 ساڵە، یعنی 19 ساڵ ئەو وێنانم لە کۆی کایە جیاوازەکانی ڕۆشنبیری، ڕووناکبیری، فەرهەنگی، ئەدەبی، هونەری، کلتوری، لایەنی کۆمەڵایەتی، ئەوەی کە جینۆساید پێکاتەکانی هەڵەبجە، تەواوی ئەوەی کە ڕوویداوە لە هەڵەبجە هەوڵم ماوە لە هەموو لایەنەکانەوە کۆیکەمەوە ناوەندێکی ڕۆشنبیری بێ بەبێ جیاوازی بۆ هەموو شوێنێک. گەلەریەکەشمان ناوناوە بە ناوی گەلەری جەلال عازەبانیەوە. جەلال عازەبانی زۆر کەس پرسیارەکە ئەوانەی کە با بڵێن لەنەوەی تازە با بڵێن. جەلال عازەبانی شاعیرێکی شەهیدی تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە، باوکی شێخ حوسێنی شەمحێدینی عازەبانیە و دایکی ئامینەی خەلیفە بەکراواییە. بەکراوا گوندێکی ناوچەی نەورۆڵی جوانە سەر بە پارێزگای هەڵەبجەیە. بۆیە ناوەکەمان بۆ ناوناوین دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندێکی ڕۆشنبیری ئەوەیە کە شاعیرێک بۆ ڕەهەندێکی نیشتیمانی ئەوەیە کە شاعیرێکی شەهیدی تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە. لێرە وەکو ناوەندێکی ڕۆشنبیری بەکارێن بۆ کار و چالاکی ڕۆشنبیری و بەبێ جیاوازی لە خزمەتی هەموو کەسێکایە و بەدەر لە ئەوە لە میوانی دەرەوەی هەڵەبجەمانیەت، میوانی ناو هەڵەبجەمانیەت و ناوەندەکانی خوێندنیان ئیتر بە پێی توانە ئەوەندەی بتوانین لێرە، چونکە من هەر خۆم ستافێک ئێرە بەڕێوە نابا، هەوڵێکی خۆبەخشی تاکە کەسیە و لێرە هەوڵەدەم بە پێی توانە بە پێی ئەزمون ئەوەی کە هەمە ئەوشی کە نازانم پرسیار بکەم بەشێک لە مێژووی هەڵەبجە ڕوونکەمەوە بۆ کەسانی کە سەردانی گەلەریەکەیەکەن. کۆنترین کۆمەڵێک وێنی بنەماڵی جافەکان هەندێکیان بۆ ساڵی 1992 ئەوانەیە گەڕێتەوە کە مێژوەکەیان نزیکە بێتەوە لە 109 با بڵین. کۆمەڵی وێنەی بنەماڵی جافەکانی شیتایەوە هەندێکی شیتایە هی ئەوانن کە کاتی خۆی بە کامێرەی ئەدمۆنز و بە کامێرەی بەشێک لەو ڕۆژنامەنووسانە گیراون کە لە دەرەوەی جوگرافیا هەرێمی کوردستان سەردانی هەڵەبجەیان کردو. لەبەرەوەی لە هەڵەبجە کۆشکی عوسمان پاشای جاف و عادیلە هەبووە، کۆمەڵە کەسایەتی هەبووە، بەشێک لە مینیشتینەکان لێرە حکومیان کردووە و قەڵەمی فەرمانڕەوایی هەبووە، سوپا هەبووە لێرە و ناوچەیەک بووە لە ڕووی جوگرافی و گەشتیاری و ئەوانەوە گرنگی پێدراوە. بۆیە لێرە مێژووی وێنە لێرە مێژوویەکی دوور و درێژ و توولانی هەیە و بە حکمی ئەوەشی کە پێگە هەبووە لە ماڵی عوسمان پاشای جافا، بۆیە تەواوی ئەو وێنانە بەشێکی زۆریان پارێزراون. ئێستا هەندێکیان لە لای بنەماڵی جافەکان و من بە دوواداچوونی خۆم ئەو وێنانە بەشێکیان کۆنترن، بەڵام تا ئێستا لە ناو هەڵەبجانی لە لای بنەماڵی جافەکان پارێزراونێکی لەو کەسانە ڕووناکی کچی ئەحمەد موختار جافی شاعیرە کە ئێستا بەشێک لەو وێنانی لەگەڵای من خۆم قسەم لەگەڵا کردو، بەڵام بەداخەوە تا ئێستا ناردوتەوە هەڵەبجە. بەداخەوە ئەبوو ساڵانێک لەمە پێشگەلەری هەبووە لە هەڵەبجە، ناکرێت پارێزگایکی وەک هەڵەبجە کە بەردەیان ڕۆکی ڕۆشنبیری و ئەدەبی و کولتوری کەوتووە. چەند نمونەیەکت پێ بڵێم. بۆ نمونە من ئێستا هەندێک وێنەم بەدەست گەشتووە شانۆگەری پێشمەرگە ساڵی 1940 لە هەڵەبجە نمایش کراوە. شانۆگەری بۆ زۆر کراوە بە دکتۆر، شانۆگەری بۆ یاخچی، شانۆگەری کێشە، شانۆگەری هاملێت کە شکسپیر نووسیوێتی. تەواوی ئەوانە بۆ نمونە ئەمانە هەموو بەڵگن لەسەر ئەو لایەنە ڕۆشنبیری و ئەو ڕەهەندە کولتوری و پێشکەوتن خوازانی کە لە هەڵەبجە هەبوون و تەواوی ئەو ڕەوتەفکری و سیاسیانی کە لە هەڵەبجە هەبوون بە ئێستاشەوە. بۆیە ناکرێت پارێزگایەکی وەک هەڵەبجە کە دەوڵەمەندە بە توانای مرۆیی ڕۆشنبیری گەلەریەکی نەبێ. بۆیە من لە غیابی ئەوانەی کە کاریان بوونیان کردووە وەکو بەرپرسیارەتی کە ڕۆشنبیری لەم شارە بەئەرکی سەرشانی خۆمزانی وەکو هەوڵێکی تاکەکەسی ئەو گەلەریە بکەمەوە. ئەگەر بکرێت بەنیازم لە ئایندا بیکەم بە مۆزەخانەیەک، ئەگەر هاوکاری بکرێم، ئەگەر نەشکرێت لەبەرەوەی توانای تاکەکەسی من هەر ئێندەیە ڕەنگە لەم کاتا بوەسن، بەڵام هەر پەرە بە چالاکیەکانە.